لە کتێبخانەی کوردی شاری ستۆکۆڵم سمینارێک بۆ هەندێک لە چالاکوانانی کورد لە بواری ئارشیڤکردن و دیجیتالکردنی بەڵگەنامە و پەرتووکە کوردیەکان کە لەلایەن کتێبخانەی کوردی و هەروەها بە هاوکاری فیدراسیۆنی کۆمەڵە کوردستانیەکان ئامادەکرابوو لە کاتی بەڕێوەچووندایە. سمیناری ئەرشیڤ و دیجیتالکردنی پەرتووک و بەڵگەنامە و گۆڤار و ڕۆژنامە کوردیەکان بە بەشداری ژمارەیەکی بەرچاو لە نووسەر و لێکۆڵەر و چالاکوانانی بواری نووسین بەڕێوەچوو. لەو سمینارەدا سەرەتا بەڕێز نەوزاد هەرۆری بەرپرسی کتێبخانەی کوردی ئاماژەی بەوە کرد کە ئینتەرنێت یەکێک لەو ڕێگایانەیە کە تاکی کورد دەتوانێت بە شێوەی ئەرێنی بەکاری بهێنێ و سنوورەکان دەبەزێنێ و دەتوانێت دیجیتالکردنی کتێب و وێنە و گۆڤار و ڕۆژنامەکان وەک ڕێگایەک بۆ بڵاوکردنەوەی کللتوری کوردی بەکاری بهێنێ. لە سمینارەکەدا ڕەفعەت سەفالی یەکێک لەو چالاکوانە کوردانەی کە خەریکی ئەرشیڤکردن و کۆکردنەوەی بەڵگەنامە و پەرتووک و گۆڤار و ڕۆژنامە کوردیەکان بە شێوەی دیجیتاڵە کار و چالاکیەکانی گروپەکەی لە کاتی دەستپێکردنیەوە تا هەنووکە خستە ڕوو سەرجەم لایەنەکانی بۆ بەشداران ڕوون کردەوە. تشتێن کومە دیجیتالکردنە سێ بەشن. بەشێکی ژڤان کۆڤارن، کۆڤارên سیاسی، کولتوری، چاندی، نوچەیی، ئارێخستنی، بەشێک زی پرتووکانە، بەشێک din zî belgene. Kovar ser hev û du nêzîka 107 kovarên cudan e lê temamî 2500 kovarin wek jimar. Kovarên cuda cuda hin kovar henin yek jimar derketiye, hin henin 10 derketine, hin henin 400 jimar derketine, ser hev û du 2500 kovarin. بەشدارانی سمینارەکە ئاماژەیان بە پێویستی بوونی ماڵپەڕ یان دەستگایەکی ئاوا کە بتوانێت خزمەت بە تاکی کورد بکات کرد و هیواخواز بوون کە کارەکەیان زیاتر لەوەی کە هەیە بچێتە پێش و خزمەت بە داهاتووی کورد بکات. لەگەڵ ئەوەی کە هەندێک لە بەشداران پێیان وابوو دەبێ ئەو پرۆژەیە بکرێتە کارێکی ڕێکخستنی تایبەت و سەرچاوەیەکی ئابووریشی بۆ دابین بکرێت. کارێکی gelek mezin fireh kirine bi sedan sedî zêtir rojname kovar digital kirine li ser internetê gihandine xundevanan temaşevanan bi dîtinam tiştekî zef baş e sibe disbe eger ev motora lêgerînê cî serda barkin serda zêde bikin wê çaxê em dikarin bi gotinekê bigerin wê gotinê di nav wan belgeyan da di nav wan 10,000 rûpelan da wê gotinê wê peyvê wê mijarê babetê bibînin. Kurdan heta no gelek Kurd fikiriyan demî dezgehê Kurdan karekê wiha nekiribûn û daxwazê hemû Kurdan e. براستی کاری که باش کرنه و باشیتیا ویجی کاری که به پره و کدا خو و خیدان خو کرنه کاری که مزن کرنه اوی جبو کردان وک چافکانی وک آرشیوی که دیجیتال گلی که جای و کرد اوی همو بکار بینن ایجا ما گوداری کرد هنگ دخوازن دبجن که ببه دزگهی که وک رسمی دم دزگهی که سیویل لەگەڵ ئەوەی کە دیجیتالکردنی گۆڤار و ڕۆژنامە و پەرتووکە کوردیەکان کارێکی گەلێک پیرۆز و گەورەیە بەڵام ئاستەنگ و بربەستی تایبەت بەخۆشی هەیە کە کاتی دەوێت تا چارەسەر دەکرێن. Di çapkirina dijîtalî dîzekirina pirtûkê de problemên me hene civînê de me behs kir wek hiqûqî wek teknîkî tu problem nîne. Lê pêşerojê de hin pirtûksî henin me dijîtal kiriye lê mafê me nîne ku em biweşînin. Gerek em îcaze ji wan bigirin, izin bigirin, paşê em biweşînin. لە چەندین ساڵی ڕابردوودا بەرەو پێشچوونی تەکنۆلۆژی وای کردووە کە هەر تاکێک لە هەر گۆشەیەکی ئەم جیهانە بێ دەتوانێت لە چەند خولەکێکی کورددا ئەوەی پێویستی بێ لە بواری نووسین و زانیاری نوێوە دەستی بکەوێ. گەلی کوردیش بەهۆی ڕاگەیاندنەکانیەوە توانیویەتی تا ڕادەیەک
خۆی لەناو ئەو جیهانە فراوانەدا ببینێتەوە. بەڵام لەگەڵ ئەوەی لە بواری نووسین و پەرتووک و ڕۆژنامەوە گەلێکی زۆر دەوڵەمەندە، پێویستە لەو بوارەشدا وەک سەرجەم گەلانی دیکەی جیهان خۆی بگەیەنێتە ئاستێکە تاکی کورد بتوانێ ئەوەی پێویستەتی لە ڕێگای ئامێرەکانی زانیاری گەیاندنەوە لە چەند خولەکێکدا دەستی بکەوێت. ئەرشیفکردن و دجیتاڵکردنی بەڵگەنامە و پەرتووکە کوردیەکان کارێکی گەلێک پێویستە بۆ داهاتووی گەلی کورد. ئاوارە هەورامی، کوردستان تیڤی، ستۆکۆڵم.